وەکو باسم کرد خۆشبەختانە ئەمڕۆ چەند هونەرمەندێکی زۆر ناودار و خۆشەویست و دەنگ زوڵال و دەنگڕەسان ئەمڕۆکە دێرن بەڕاستی هەمویان یانەوێ پیرۆزبایی لە هەڵۆ بکەن. کاکە ئیحسان زیرەکی ژێرێ، کاکە ئیحسان زیرەکی خۆشەویست. کاکە ئیحسان داوای لێکەم هەرچەند ئەویش خۆی ئامادە نەکردبوو بە هاوشێوەی کاکە میکایل، بەڵام هیوادارم خاتری کاک هەڵۆ هاتووە، من ئاگادارم دەبە خاتی ئەمەش هاتووە وە کەسی تریش هەیە جارە. بەڵێ دڵنیا کاگارەزوو لە بۆکانەوە زانم خۆشەویستە. ئەمڕۆ هیوادارم هەرچەنە دڵمان بەڕاستی زۆر تەنگە لەبەرەی کارەساتێکی ناخۆشکە سبەی نییە. من یەک تەکلیف مهێلێرەوە شین و چەمەرەیەکی گەرمیانمەوێ لە کاکە ئیحسان بەڕاستی کە لە ناخی گەرمیانیانی ناخەڵقرچاوەوە خۆی لە خۆی ئەگەر تحلیلێک بۆ مەقامەکانی گەرمیان بکەی باوەڕتان هەبێ بەس ئەڵڵاوەسی و خورشیدی و خاوکەر و ئای وەرە گەلێشی بیتەوە ئەگەر کەسێکە بێ لێکۆڵنەوە سەر مەقامانە بکە هەموو کات گەرمیانەکان بەژمەی نەتبوون ڕەسەنایەتیان پاراستووە هەر بەر هەڵمەت دایمە لە ژێر زەبری شمشێرا بوون دیارە لە هەموو هەڵمەتەکانە هەرۆ ژوای کردووە. ئەنفاری زۆرترین قوربانیانی بەر گەرمیان کەوت. کاکە ئیحسان جان شیوەنی گەرمیانیمانەوێ بە قوربانە. نشتني وبر هواي منزل نما 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 لاقي كزي هاي مناجا
عزیزار یا وادی بعدينا وادي بعدينا خبركم تاقي سيرا هاي وهارا سرزمين مصار نما 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 سرزمين مسار يا جاي دوار سوزن قربكم درختان سوزن قبلكم شناي هاي شتاوني نوروزان نوروزان سوزن هوايا بيكاون أما نما 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 بيميل هاي عزيزي هاي لا دوريت ويا راش بوشم لو ديني وديني أمم مصطوخ ومعروس رقوشم لو ديني وديني أمم أرب ماشي للفرام وشم لو ديني وديني أمم دين 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 لو ديني وديني أمم قصد داوني لا سرد علم شاكابو بريني أمم قصد داوني لا سرد علم شاكابو بريني أمم the down
هاتان خۆش